دیارە ئێمە لە ماوەی ڕابردووە ئەنجومەنی قەزای خورمات و بڕیارێکی داوە بە دوورخستنەوەی من لە پۆستەکەمە لەسەرەوە ساسەی کە من ئیجازەی فەرمی نیم و لەگەڵ خەڵکەکە شارەکەم بەجێهێشتووە. دوایەوەی کە تاعنێکی ئەو قەرانەمان کرد و تاعنەکەمان قبول کرا لە لایەنی محکەمەی قەزای ئیداریەوە و ئێمە ئەوەی کە لە شارەزایی هەبێ لە یاسا ئەوانەی کە مافناسن لەگەڵ زۆریانە قسەمان کردەوە داواکە 100% لە بەرژەوەندی ئێمە بووە بە پێی یاسا بەڵام کە یاسا نەبوو تەسەڵوت هەبوو کە یاسا نەبوو با بڵێن زۆرداری هەبوو ئەمە بۆیە مۆزوعەکەی ئێمە بە یاسا ینی لەگەڵا نەکراوە بەڵام بە سیاسیەن لەگەڵ مۆزوعەکەی منە تەعامل کراوە ئێمە زانیشمان لە ماوەی ڕابردووە بە پێی یاسا ئێمە ئەڵێن ئین ئێمە بووە بەڵام ئێستاش ئێمە لی بێدەنگ نەبووینە و ئەم بڕیارە قابلە بە تەمیز بەڵام ئەوان لەسەر بڕیارێک منەخسێتەوە پەیوەندی نییە بە دەستورەوە ئەنی ئەو بڕیارێکی ئەوان لەسەر منیان داوە من دەرچووم شارم جێشتەوە ئیجازە وەرگرتووە من نازانم ینی ئیجازە وەرگرتن من پێم وا بێ مافێکی ئاسایە من بڕیاری محافظم هەیە و ئەمری ئیداریم هەیە و یەکێکیش بە وکالەت لە شوێنەکەی منە بۆیە بڕیارەکە بە هیچ شێوەیەک دوورە لە یاساوە بڕیارێکی سیاسیە و بۆ کەسبێکی سیاسی و بە تایبەتیش بۆ تەسقیدکردنی انتخابات و بۆ بەرژەوەندی لایەنێکی تر لە هەڵبژاردنە سێرەکە ئێستاکە لە پەیجە کۆمەڵایەتیەکان ئەوان گرنگیەکی زۆریان پێیداوە کە ئەو بڕیاریان کەسب کردووە.